سڵاوتان لێبێتن دیارە شەپۆلەشی بارانبارین و تەزرەبارین سنووری ئیدارەی سۆران قەزای سۆران و قەزای ڕەواندوزی گرتەوە بەو هۆیەوە تەزرەبارینەکە زەرەر و زیانێکی زۆری بە دوای خۆیدا هێناوە ئۆتۆمبیلی چەندین هاوڵاتی بەهۆی ئەم تەزرەبارینەوە تووشی شکان بوو نەزامەکانیان و هەروەها چەندین باڵندە بەهۆی تەزرەبارینەوە مردار بوونەتەوە و چەندین هاوڵاتیش سەریان شکاوە گەیەنراونەتە نەخۆشخانەی فریاکەوتن لە قەزای ڕەواندوز. من بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە ئەچمە لای دکتۆری بەشی فریاکەوتن لە نەخۆشخانەی ڕەواندوز بەڕێز دکتۆر حەسەن حوسێن. سڵاوت لێبێتن دکتۆر، ئەگەر بۆمان باس بکەیت چەند نەخۆش گەیەنرانێتە نەخۆشخانە؟ ئەمڕۆ بەهۆی بارینی تەزرەوە لە قەزای ڕەواندز چەند حاڵەتێکی برینداریمان هەبوو و ژمارەیان 5 کەس بوو و هەمویان پیاو بوون، تاین 20 لە بۆ 30 ساڵ دەبوون و بریندەکانیان زیاتر لە سەریان بوو، هەندێک پەنجە و دەست و ئەوانیان ئەزیەتی خواردو، بەس شکان و شت نەبوو، بەس شکان بوون لە سەر ینی و هەندێکیان پێویستیان بە دوورینەوە هەبوو. چەند نەخۆش بڵێن دوورونەوەیان بۆ کراوە، ئەوانی تر چەند بوون کە تیمارکراون؟ سەیانیان بەس تیمارکران و دویان پێویستی بە دوورینەوە بوو و دوای دوورینەوە و چارەسەری پێویست ناردوانەوە ماڵەوە. من ئێستا لە ناوچەی پیشەسازیم لە ئیدارەی سۆران، دیارە چەندین ئۆتۆمبیل لە ئێستادا هێنراونەتە ناوچەی پیشەسازی بۆ جامەکانیان بگۆڕێن. ئەمە یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی کە ئەبینن لێرەیە، ئۆتۆمبیلی تەکسیە بەهۆیەوە جامی دواوەی بە تەواوەتی شکاوە، بە تەواوەتی بەهۆی ئەو تەزرەبارینەکە ئەوەندە بەهێز بووە جامەکەی بە تەواوی هەڵوەریوە. یەکێک لە هاوڵاتیەکان لێرەیە گەر بۆم باس لەم ڕووداوە بکەی بەهۆی تەزرەبارینەوە زیانی چەند بەر هاوڵاتیان کەوتووە؟ بەڕاستی وەڵا زیانەکەی جام و سەقفەکان ساردەکوت بووینە و جامی پێشەوە دواوەی شکاوە، ماشەڵڵا تەزرەبارینێکی زۆر بە قەوەت بوو. زۆر سیاراتون لەکن وەستاعیدەری لێرانە جام و شەکانیان گۆڕینە و بەسەوە کار و قدرەتی خوای گەورێ و هەر ئەوی هاتیە جامی شکایە و سەقفی ساردەکوت کردیە و جامی پێشەوەی دو ئەوە پێشەوەی شکایە و خۆشتی ئاوات بینیوە لە سۆران پێشتر بەو شێوێ تەزرە ببارێتەوە و زەرەر و زیانی بەدواوە بێ؟ ماشەڵڵا ناوەڵڵی هەوسار تەزرەشی زۆر ماشەڵڵا گەورە و بەقەوەت شتی وام یەکەمی جارە ماشەڵڵا لێبی بەسەوە چکە سروشتی شتەکە سروشتی خواییە زیانی شوێکەتیەوە خەلشیاوە جامی پێەوە بەخۆ بە تەسوێرکەنەوە سیارەکانن. قەبارەی تەزرەکە چەند بووە، ماوەی چەندی خایەن کە بەو شێوە زیانی بە دوای خۆی داهێنا؟ قورحان دقیق نازانم چەندی خان، بەس مەجالێکی باشی هەبوو کە تەزرەکە بکە تقریبا وەڵڵای برێم نیو ساعتەکە و هابی ماشەڵڵا جادەی سپی کرد بوو، هەڕا جادەکەی سپی کرد بوو. بەڵام ئەو یەکەمین جارشتی وها ببینە ماشەڵڵای لێبی لەو تەزرە و بارانێک هەردەکە تەزرەکە ئاوەشی زۆریش دەهات.